تاقیکردنەوەکەمان پێکاتوە لە ئەکتینی سۆدەواتە سرکە و لەگەر پیکی پاودەر کاتێک کە تێکەڵیەکەی گازی CO2 دەرەکە ئەم گازەش ئێمە ئەوەی ناکەین کە بەڕەڵا ببێ میزڵدانی ئەخینە سەری ئەو گازی CO2 ئەچتە ناوەکەی وا لێ ئەکا کە پف ببێت. بە پێی و داتایی کە من وەربگرتووە نزیکەی 6 ملیۆن ئۆتۆمبیل دەبینرێتن بەوانەی کرد لە هێستا لە دەواازەکانن داخلی هەرێمی کوردستانە بن ئەمە ژمارە ئۆتۆمبیلە زۆرانە وای لێ کردووە کە ژمارەیەکی زۆر لە تا پاشکەوت بکاتن ئەم تایش خۆ ئەزانین نەفتی خامە نەوتی ڕەشە ئەگە بسووتێنرێتن کاربۆن زۆر زیاد دەبێت لە بەرگی هەوا بۆیە بیرمالاوی کردووە لە جاتیەوەی بسووتێنرێت فڕێ بدرێتن دووبارە بەکار بێنێتەوە ئەوەی کە بیرما لێ کردو چۆن بەکار بێنێتەوە ئەوەیە کە بکرێتە گوڵدان. سەرەتا پەرداخێکی ئاودێنین خۆی تێەکەین لەگەڵ خۆیەکەی تێکی دەدەین دوواری گەێنەریش دێنین لە ناوی دائەنین و قەپاقی گڵۆپی لەگەڵ گڵۆپێکی دادەنین لە سەری و کارەباکەی دروستەکەین ئەوە پێکاتەکەی خۆی بوو کە لەنە ئاومان کرد بەڵام ئاو بەتەنها کارەبای ناگەین. ساڵانە ئەو قوتابخانەکەمان هەڵەسی بە ئەنجامدانی ئەم جۆرە فیزیفاڵانە ئەو ساڵش وەکو ساڵەکان تیر هەرچەندە قەیران و قەیران لە وڵاتەکەمانی گرتوێتەوە بەڵام بەوجود و ماندووبوونی کۆمەڵێک شخص و کۆمەڵێک داکوبابی قوتابیەکان و کۆمەڵی قوتابی بەڕێز توانیمان ئەو ساڵیش ئەو فیسیڤاڵە ئەگە بە کەمیشبی بە کەمتریشبی لە ساڵانی ڕابردوو ئەنجام بدەین و لەبەر ئەو قەیرانە تاسیری خۆی کردە سەرمان بەڵام خۆشبەختانە توانیمان شتێک پیشان دەین کە توانە و بەهەرەی قوتابیەکانمان بگەین.